وڵاتان بۆ پێشخستنی خۆیان گرنگیەکی زۆر بە توێژی گەنجان دەدەن چونکە ئەوان بزوێنەر و هەوێنی سەرەکی گۆڕانکارین بەڵام لە کوردستان گەنجان پشتگوێ خراون و زۆر جار بەهۆی بێکاریەوە ناچاری کۆچ دەبن. لەم سۆنگەیەوە کۆمەڵی دادگەری کوردستان لە کارنامەی خۆیدا گرنگیەکی تایبەت بە پرسی بێکاری گەنجان دەدات و بە ئەرکی سەرەکی خۆی دەزانێت کە ڕووبەڕووی ئەو سیاسەتە ببێتەوە کە بێکاریان دروست کردووە بۆ ئەوەی ئەو ئامانجەش بەدی بێت داوای پشتیوانی لە لیستی کۆمەڵی دادگەری دەکرێت. حیزبانی کە دەسەڵاتدان چینی توێژی گەنجان فرامۆش کراون بۆیە بەشێکی زۆری لەو گەنجان ڕاستەری خۆیان هەڵدەگرن بەڕێو هەندەران دەڕۆن و دەڤەری ڕاپەرنجێکی لەو دەڤەرانی کە پشکی شێری بەرکەوتوو لە بوارەدا بەهۆی ئەوەی کە دەرفەتی کارکردن نییە و بەهۆی ئەوەی کە پشتگوێ خراون بە تاکیدا دەرفەت بڕەخسی بۆ هێزێکی ڕاستەنی وەکو کۆمەڵی دادگەری کوردستان کە هێزێکی ئیسلامی کوردی ڕەسەنە سەر بە هیچ قوتابخانێکی دەرەوە نییە و هەڵقوڵاوی ناو کۆمەڵگەی خۆیەتی و بڕیار و قەرارات لە بەردەستی خۆی دەیەتی بە تاکید دەرفەتی بۆ بڕەسە و دەنگێکی باش بەدەستبێنێ دەتوانێت خزمەتی زیاتری ئەو چون توێژانە بکە کە بەڕاستی ناو کۆمەڵگەدا زۆر گرنگ و پێویستن ئاوڕێژێتیان لێ بدرێتەوە. گەنجانی دەڤەری ڕاپەڕین دەڵێن تەنانەت کاتێک زانکۆ و پەیمانگەکانیش تەواو دەکەن دانامەزرێن و کاریان دەست ناکەوێت بە ناچاری بیر لە کۆچکردن دەکەنەوە بۆیە پاڵپشتی و پشتیوانی لیستی کۆمەڵی دادگەری دەکەن کە ئامانجی نەهێشتنی بێکاری و گرنگیدانە بە توێژی گەنجان و لاوان. پیا ساڵانە ئەو هەموو قوتابیا تەخەڕوز دەکەن وە گەنجەیەشی زۆر سەری خۆی هەڵدەگرێش بەهۆی بێئیشی و بێبەرنامەی حیزبی دەسەڵاتدار و حکومڕانەکان کە گرنگی بە گەنجان نادەن سوود لەو تاقانەوە ناگرن ئەو گەنجەی کە لێرە ئامادەی پارێشی کەم بەداخەوە لە ئەوروپا سەری خۆی هەڵدەگرێت بۆ ئەوی بچێت لەوێ خزمەتی وڵاتێکی تر بکات. دیارە کۆمەڵی دادگەری کوردستان و ئەگەر سەیری کارنامەی هەڵبژاردنەکانی بکەیت یەکێک لە کارنامەکانی باسکردن لە گەنجان و هەلی کار ڕەخسان نەبوو گەنجانی کوردستان بۆ ئەوی کە بتوانن خزمەت بە نیشتیمانەکەی خۆیان بکەن هەر یەکە لە بوارەکەی خۆیدا. 4 ساڵ دەبێ خوێندنم تەواو کردووە هەر لە ماڵەوەش هەمانە کە خوێندنی تەواو کردوودانە مەزراوە هەمانە لە 2012ەوە خوێنی تەواو کردودانە مەزراوە بۆ خۆم ئەمن بۆ خۆم تقریبی 3 بۆ 4 ساڵ دەبێت تەواوم کردووە کە بەشێکیشم تەواو کردووە لە سنووری ڕاپەڕین ئەو بەشار نییە بە شکار جێری یاسایم تەواو کردووە کە زۆربەی دایرەکان فەرمانەکان پێویستیان پێ بەڵام کەچی هەلی دامەزراندن نییە بۆ ئێمە نییە کە پشتمان نییە. گەنجان و لاوانی دەڤەری ڕاپەڕین بە ئومێدەوە دەڕواننا لیستی ژمارە 285 کۆمەڵی دادگەری و کاندیدەکانی پاڵپشتی و پشتیوانی خۆیان دووپات دەکەنەوە بۆ ئەوەشی ناچار نەبن کۆچ بکەن هیوای ئەوەیان هەیە بە دەنگەکانیان گۆڕانکاری دروست بکەن و دەرفەتی کاریان بۆ بڕەخسێت. ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام ڕانیە.